کە دەڵێ عقل ئەگەر حاکم بێ لەگەڵ لەسەر ویست بۆ وەدیێنانی ئەو ئامانجەکە عیبارەتە لەمانەوە خۆشگوزەرانی ئەوە کارێکی نابەجێیە بۆچی چونکە عقل لەوێ دەبێتە عەرقەلە لە بەردەم ئەوەی کە ئەو فشارانەی ئەو پێداویستیانە لە ناوەوە دەخەنە سەر ئینسان ئەو فشارانە لا بچن تاوەکو ئینسان بە خۆشی بژی لەگەڵ چی لەگەڵ ئەوەی کە یعنی بتوانێت ئەوە بەدەست بێنێ چونکە عەرقەلەکە عقل هات ئیتر عقل ئەبێت و نابێتی خۆیە پێت دەڵێ نابێت بچی ئەو نانە بخۆیت بۆ نمونە چونکە ئەو نانە هی فلانە کەسە بەڵام کاتی ئەگەرە برسیەتەکە بێ برسیەتەکە وەکو لەوەی لە حیوانێکە هەیە گوێ ناداتارێ ئەو نانە هی کێیە یا هی کێ نییە لەبەرەوە نانەکە بەدەست دێنێەوە بەربەز لێرە نییە کەواتە ئەڵێ ئەگەر بەپێی غەریزەکە شتەکە بڕوا بڕێوە ئەوە بە ئاسانتر ئەو پێداویستیانە دەست دەکەوێت و بە زووتریش دەست دەکەوێت و کاتە ئینسانەکە چی دەبێت خۆشبەختتر دەبێت تەمان ئەمە ئیتر ئەم فکرەیە دواتر فکرەی هێز دێنێتە پێشەوە چونکە تۆ بۆ ئەوەی غەریزەکە بگاتە زوو بگاتە ئامانجەکەی خۆی پێویستت بە چییە پێویستت بە هێزە ئەوانەی بەهێزن دەتوانن زوو لە خواردنەکە لە بەهێزەکان بسێنن بزانن چۆنە ئەم فکرەیە کە بە ناوی سروشتەوەیە چۆن شەرعیەت ڕەوایەتی دروست دەکا بۆچی بۆ هێز و چۆن ڕەوایەتی دروست دەکا بۆ مۆزۆی کۆیلە و سەردار کۆیلە و ئاغا زاڵبوونی هێزێک لەسەر هێزێک بۆیە فکرەی زاڵبوون و کۆیلایەتی لە ڕاستیە ئەسڵێکی تەواو ڕۆسۆیی هەیە بە پێچەوانەی ئەوە کە فکری ڕۆسۆ بە فکرێکی چی دەبینن کە بە ئەسڵی ئازادی دەبینن و لێرەوە ئێمە تێدەگەین لەوە کاتێک ئێمە وا بیرمان کردەوە ئەو کاتە شەرعیەت بەهێز دەدەین بێتە ناو کێشەکەەوە کە شەرعیەتماندا بەهێز ئەو کاتە ئەوانەی بەهێزن ئاسانتر دەتوانن خۆشگوزەرانترن بۆچی چونکە بە ئاسانتر دەستیان دەگاتە نانەکە بۆ نمونە تاوەکو فشارە لەسەر خۆیان لابن و خۆیان بێڵنەوە لەوەی کە کەسێک بەهێز بێ بەهێزەکە نانەکەی لێ دەسێنرێت هێزدارەکە چی دەکات زوو دەگاتە نانەکە ئەلێرەوە چی دروست دەبێت کاتێک کە هێزاتە پێشەوە یەکسەر شتێکی تر دێتە پێشەوە ئەویش حەزکردنە لە زاڵیەتی ئەو کاتە نانەکە معنای نامێنێ وەکو ئەوەی کە تۆ بۆ لابردنی فشارەکە لەسەر خۆت بەدەستی دێنی ئەو کاتە نانەکە بەدەزێنانی نانەکە ئامانج نییە ئەی چی ئامانجە حەزکردن لە سەیتەرەکردن لەسەر ئەوەی کە نانەکەی لایە دەبێتە ئامانج ئەو کاتە هێز چی یەکسەر ئامانجی هێزیش دەگۆڕێ بۆ زاڵبوون یعنی هێز لێرە تەنها بۆەوە نییە نانەکە بەدەست بێنی بۆ چییە بۆ زاڵبوونە بەسەر ئەوەدا کە وەکو تۆ ئینسانە و نانەکەی لایە نانەکە و کاتە دەبێتە چی بیانوویەک بۆ تێرکردنی غەریزەی زاڵبوون لەبەرەوە ئەم فکرە ڕۆسۆیە لە ڕاستیە لە ئەساسەوە ڕەوایەتێکی سیر دەدا بەهێز و دواتریش ڕەوایەتی دروست دەبێت بۆچی بۆ زاڵبوون و ئەمە تەمان لامان کاتیشا فکرەیەکی چیشە داروینیە ململانەی لە پێناوی مانەوەدا ئەوانەی بەهێزن بەرگەی ژینگەکە دەگرن ئەوانە جۆرە ئەسلیە باشەکەن ئەوانە دەمێننەوە ئەوانەش بەرگەی بیەکە ناگرن لە ناو دەچن ئەمە قانونێکی سروشتیە ئەمە تەمانەم فکرەیە کاتێک کە نەقڵ دەکرێت و ئینسان واوێ نادەکرێتەوە یەکسەر شەرعیەت دەدا بەچی بە سیستەمی هێز و زاڵێتی یەکسەر سیستەمێک دێتە ئاراوە بۆ ڕەخسنی پەیوەندیەکان سیستەمێکی دیکتاتۆری سیستەمێک کە هێز بەهێزەکان تایە چین زاڵن لەسەر بەهێزەکان بەهێزەکان لە خزمەتی چیان لە خزمەتی بەهێزەکانە